سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشەویستانی من لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدانمان بە ڤیدیۆکان سەبارەت بە کەمترین کۆنەوەرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە درێژەی ڤیدیۆکانمان سەبارەت بە کۆلێژەکانی کارژێڕی و ئابووری باسی زانستی دارایی و بانک بۆ ئەوی خۆشەویست دەکەین. داوەکو بزانین ئەم بەشە لە چەند شار و لە چەند پارێزگا و هەروەها لە چەند زانکۆی هەرێمی کوردستاندا هەن. کەمترین کۆنەوەرە وەرگیراوەکانی بە زانکۆڵایەن پارالێل ئێواران چەندن کە لە ساڵی خوێندنی 2022-2023 هاتوونەتەوە و بتوانین سوودیان لێ ببینین لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانمان بۆ ساڵی خوێندنی 2023-2024. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە فەرمون لەگەڵمان بن و تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بانک هێشتن بۆ کەناڵەکەمان تا ئەوانیش سوود لە ئەو داتا و زانیاریانە وەربگرن کە ئێمە دایەنین بە هیوای سەرکەوتنتان.